سڵاتان لێبێ بەڕێزان زۆر قسەکردن جاری وایە ئینسان تووشی کێشەکە بۆیە پێشینانی خۆمان توانە ئینسان ئەگەر زمانی لێگەڕێ سەری ڕەحەت دەبێ یاخود لە هەندێک ناوچەی دیکە دەڵێن ئەگەر زمان بۆسێ دەم بۆسێ سەر سەلامەتە بێ جا لەسەر ئەم بەندە بەسەر ئەم بابەتە دەمەوێت قسە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان بکەم زانمەوان چیڵێن لەسەرەوەی کە ئینسان هەمیشە ئاگای لە زمانی بێ کەم قسە بکا و زۆر گوێ بگرێ چونکە نەوە کەلیمێکی خراپان لە دەم دەرچێت لەگەڵ مابن من بەشێک لە هاوڵاتیان ڕێیان وەرەگرم بزانم لەسەرم بابەتە چێڵێنەوەش بینە بن فەرمو. خی گەورە دوو گوێچکەی پیاوی یەک دەمی پیاوی واتە دوان وەرگرە اینجا دانێ بڵێ کەس هەماڵی قسەی چاکە نییە تا بۆی بکرێ ئاگای لە زمانی بێ لە هەموو شتێ سەر ڕەحەتە یعنی تووشیش بەشاکی لێ نابێت دەوەرە قسەیەکی چاکە بکە زانە بۆ کەسێ ژەرمەوە بەس قسەی خراپەکە دەست بەدەست ڕوە بێدەنگی ئاڵتونە زۆر کەس لە ژیانە تووشی کێشە و مشکیلا بێ بەهۆی زمانی و لە بەرەوەی شتە ڕاستیەکانی پێناڵێت قسەت دەرئەچێ ناگەڕێتەوە باشتر وایە ئەو کچەی کە ئەیکەیت بیری لێکەیتەوە کێشەی ئێستا هەمووی لەسەر زمانە هەموو کێشەی ئێستا لەسەر قسە نییە. زمان بۆسێ سەر سەلامەتە بێ ئەی تۆ کە قسەیەکی خراپت کرد معنای وایە ها کابرای بیسێت و ئەوە تۆ توش مشکیلا بیت ئەوێ چۆن بێ ئەو کەسە ئەو کەسە پیاوێکی باش بێت و زمانی بێت خراپ نەبێ و خراپ نەیگێڕێت ئەوە پیاوی باش کەسە بینێت بە بۆنەی زمانی و تووشی کێشە و مشکیلە چۆن هەرەوەڵا هەیە زۆر هەیە بە تووشی کێشە بووە تو بەوەی زمانیەوە غەڵەتی کردووە ئەی کابرا بیسێتیەوە ناشرین بووە پێی ئەیوانیە ڕەنگە تووشی شەڕش بوو بێ ئەتەبعاً تو شەڕ بوو ئەتەبعاً چۆن نابێت شتی وات بینیوە ینی زەلامەری بەسەر ئەتەبعاً هەرەوەڵا دوای ئاواتی خوازدە و تێتی خۆزگە و قسەم هەر نەکرد ئەتەبعاً ڕاست هەرەوەڵا ئینسان تا چەند گرنگە هەمیشە ئاگای لە زمانی بێ بۆی تووشی کێشە وایە هەتا بۆی بکرێ ئاگای لە زمانی بێ لە هەموو شتێ سەر ڕەحەتە یعنی تووشیش بەشاکی لێ نابێت بە تایبەتی ئێمە وەکو موسڵمان هەمیشە بێ زمانمان پاک بێ وشەی جوان بەکاربێنین چونکە دینەکەش ماوان پێ هەرەوەڵا ڕاست ڕاست وە خێریشە ئینسان هەمیشە قسەی باش بکات تووشی قازانجە تۆ قسەیەکی باشکەی لە قسەیەکی خراپ باشترە ئەگە قسەکە بە باشی بیکەی لە خراپەکە باشترە باوکە حتا ئەگەر کەسەکە خراپی ڕەنگە ببنێ و قسەی تۆ بەخۆیان بچێتەوە ئەگەر هەتا کابرا خراپیش بێت ئەبێ باش بێت وەڵای ئەو پەندە مەبەستیان هینە کە زمان بۆسێ سەر ڕەحەتە قسەکردنە قسەی مەسەلەن قسەی هەم چاک و هەم خراپیش نەیکەی باشترە هەم بە چاکە هەم بە خراپەکە بە چاکەش پێ دوانیە نەخێر کە ئەڵە زمان بۆسێ سەر ڕەحەتە معناوە نەیکەی باشترە ئەنن چاکە من بە تۆ بڵم تۆ بەنەوەیتر بیژێڕیتەوە هەر نەیکەی باشترە زمان بۆسێ سەر ڕەحەتە باشە بەڵام خۆ لە قسەی چاکردن ئینسان بۆ تووشی هەیە ئەی خۆت کاکەجان چاکەی ئەمڕۆ چۆنە هەر چاکێکە بە خراپە بۆ دەشکێت دەوەرە قسەیەکی چاکە بکە زانە کەس بۆ کەسێ ژەرمەوە بەس قسەی خراپەکە دەست بەدەست ڕوە دەم بەدەم کەست بینیە تووشی کێشە بێ بە بۆنەی قسەکردن بە بۆنەی زمانی باڵێ بە تاکید تووشە بێت ئەڵێ بۆ کردن نەوکردا ئیلاخۆ چێ بەسەر منەوە قسە چاکە و نەکردا خێرە نەنووسێ پێ دەڵێ خۆ جاری وا هەیە لە شوێنێکە لە مەجلیسێکا قسەکە یەکی لەوانەی مەجلیسەکە قسەکە ئەگەڕێتەوە ڕەنگە وەکو تۆڵی شتی تریشی بخاتە بە تاکید دەخۆ ئەو شتێک کە تۆ ئەو بە منیاڵێ میژەتم شتێکی تری پێوانم دا لە شەڵاکاکان نەوکردایە ئەوەی مەجلیسەکە بە بۆ شوێنی ترا لە شەڵا نەوکردایە کەسەکە دوای هزار خۆزگە بخوازە بڵێ ئەم قسەم بە نەکرد بەتای لەبەرەوە زمان بۆسە سەر ڕەحەتە نەیکەیچە نە بە چاکە نە بە خراپە پێشینانی خۆمان ئەم قسەیان بەگاڵتە نەکردووە نەخشی بەردە هەموو قسەکەی نەخشی بەردەی پێشینان وتە خەڵکە بینیوە ئاوە تووشی کێشە بە تاکید ئارەوەڵا خەڵکم بینیوە داماوە قسە باشەکەی کردووە دوای هاتون بە گژیا شەڵا نەوکردا خێرێ نەنووسێ بۆ ئەو قسەی کرد بە شەرتی قسە باشەکەشی کردووە کەلیمەی وت بێ کەلیمەکە خراپیش نەبوو بێ بەڵام لیان هێک هەڵگێڕابێتەوە بەڵێ کەلیمەکە خراپ نەبووە بەڵام ئەوەی کە من بە منیاوتۆ من جێڕاومەتەوە بە باشەکە شەڵا نەوتە خێرێ نەنووسێ بۆ قسەیە کرد ئارەوەڵا خۆت قەت تووشی و حاڵەتە بووی قسەیکی کرد بێ لە شوێنەکە دوای قسەکەیان لی هەڵگێڕابیتەوە تووشی کێشان نەخێر بەس دۆست و هاوڕێ و برادەر و یا خزم و کەس بەڵێ قسە باشەکە کراوە لە مەجلیسەکە دانیشتۆم دوای ئەو چۆ قسە باشەکەی بەهاتووە بەم نیوتۆ مەسە منشتمە خێرێ نەنووسێ بۆ پێوت لەو حاڵەتە ئەو باشەکەی وتووە بەخرا بشکاتەوە قسە گێڕانەوەی دەزانی تو کێشەیە ئینسان بێ ئاگای لەوە بێ قەت نەچێ قسەی بگەێنێتە شوێنێک دوای تووشی کەسێکی کە تووشی کێشە هەر ئەو بە تەشی دەزانین چۆنە ئەمڕۆن
چاکە بەکەم کەسەکرێ خراپە بە هەموو کەسێککرێ ئەجاوەرە قسەیشی باش تۆ ئەچی دەم ماڵێک وڵی ئەمە مەکەن ئەوە بکەن فلانکەس پێوتم ئەمە باشترە ئێتەچم بەگەژەوە کێوتی کێوتی ئەڕاتێتەوە وڵا فلانکەس وتی لەبەرەوە چاکەکەش بە خراپاش کێتەوە بەسەر زمانە بگری سەری ڕاحەتی عنیشی زمانی باش بیژێڕی قەی ناکە بەس بە خراپە بیژێڕی باش نییە بۆچی ها وڵی لەبەرەوەی شتی دەیبێتەوە شتی خراپی دەیبێتەوە شتی چاکەی دێ نابێت زمانی باشی باش زمان جاری وای ئینسان تووشی کێشەی گەورە ئارە وەڵا قوربان تووشی هەموو بەڵاکە دەکات زمان بگری سەر ڕاحەتەوە زۆر ئەساسە باشە کەست بینیوە بۆ نەی زمانەوە تووشی کێشە مشکلی گەورە بوو بەڵێ زۆر کەس وڵا بگیرە شتی خراپی تیاڕوویەوە شەڕی گەوەی تیاکرد بۆ نێم زمانەوە هەر بەزانیەوە ئاپرێتێک ئەگە تۆ ئاپرێ خوانە خۆسە ئالێ بینیشت بە چاوی خۆت بیشی بینێ بێ تۆ بڵێ کاکە من نەبوو بێدەنگەکە بێدەنگەکە سەلامەتە هیچ شتێک بەدەمی توە زەرمەند نابێ ئێ بۆ وەکو موسڵمان تا چەند گرنگە زمانمان بگرین و زمانمان پاکوێ قسەی خراپ نەکەین بۆی هەم خۆمان و هەم چواردەوەرەکەشمان تووشی کێشە نەبێت هەموو شتێک زمانی باشە لە هەموو شتێشەکان هەموو حاڵەتی ببین باشێت وتی خەڵکم بینیوە تووشی کێشە بوو بێ چۆن وڵی ئاوێە دوجا ئەم کابرایە تراکتۆری پێ ئەوەی کرد نەشی کردووە نەیکردو تۆ ئەمە دروستەکەی ئەمەغەت خراپە بوتانێکی کردووە و دوای قسەکە گەیشتێتەوە کابرا بۆ ناشی خراپە بۆ ناشی خراپە توش خراپە ئەوە هەم لە دنیای تووشی کێشە بێ هەم لە قیامەتی خوا تۆڵی لێکات بەڵە زۆر ڕاستە شتی باشە هەر باشە قسەی باشە هەر خێرە ئەگە هەچ بینی بەخێ بە زمانی خۆت یعنی ئەگەر قسەی خێرمان پێ بوو بیکەین پێمانە و بێدەنگی باشە هەز بژێ باشە لە خۆت و چیەکە تو باش ئەگەر دەم بوەستێ سەر سەلامەت ئەو قسەیە پێشینان بەگاڵتە نیان کردو مەبەستیان چی بۆ لەو قسەیە ئەو قسەیە کە کراوە وەختی خۆیەوەمانە بۆی بازە کەسێکەیە لەگەر ڕێزمان لەگەر ڕستمە ئەوە ناڵێ ئەوە ناڵێ تر نازانێت لە ئاخری کەلیمای قسەکانیان چی ئەڵێ لەوانێ قسەی غەڵەتی بەدوایە بێنێ غەڵەتی لە دەم دەرچێەوەمانە تۆ حاڵەتەوەمانە کە زۆر قساکەی احتیمانە قسەی غەڵەتی لە دەم دەرچێ بۆیە وایە وتووە کە دەم بگری سەر ڕاحەتیان بۆ بازە شتێکی کەش بەکارەیە تۆ شتێکە بینیەوەمانە هەستەکەی ناحەقیەوەمانە تۆ چی قسێکی تیاکەی من لەوانێت کێشەی زیاتری بەدواوە بێ کێشت بکە با تاکید نمونەت بینیوە لە تەجروبەی ژیانی خۆت کەسێک بە بۆنەی قسەکردنیوە بۆ نێ زمانی و تووشی کێشەی گەورە بوو بێ بێگومان چەنها کەس تووشی کێشەی گەورە بووەمانە هەر بە بۆنی زمانیەوەمانە تو ئەگەر بڵێ ئەگەر تۆ قسەی خێری تیاکەی بێگومان باشترە بەس ئەگەر تۆ لە حاڵەتێکا بچیتە مەوزوعێکەوەمانە ئەگەر مەوزوعەکەت خۆی بڵێ وەکو چۆن دڵگەرمی بێت تۆ زیاتر ئەگەر دڵیان گەرم کە لەوانەیە خوا نەخواستە قەزەی هینی کوشتنی تیا لێژمنداری تێکردەوە بۆیە ئەڵێن کە دەم بگری سەر ڕاحەتە مەبەستی لەوەیە خۆت بپارێزە قسەی ئەگەر ئەتوانی قسەی چاکی تیاکەوەمانە ینی ڕەنگە لە ئەو مەجلیسان قسەیە کرێ کەسێکی تیا بێ کێشە دروستکە ئەم قسەی تۆ بەرێ بە شێوازێکی کە بیگەڕێتەوە چەنەها کەسەیە حەزی بۆ قسە هێنان و برندان بەس خوا گەورەش ئەو کەسانی بەنالەت کردووە لە قورئانی پیرۆزە فەرموویەتی ئەو کەسانی کە قسە ئەجێڕەوەمانە بە نەفرەت کراوە لەبەرەوەی تۆ لەوانەیە بەبوونی قسەیەکەوە لە کەسێکەوەی بێ بۆ کەسی کە دوژمناتی لێ بکێتەوەوانە کوشتنی تێ ئەو مشکیلەکەیە ڕقێک لە نێوان ئەو دوو مرەماڵەیە دروستکەی هەر کۆتایینێ بێگومان خۆی مەسەلەکە ئەوەیە کاڵن دەم بگری سەر ڕاحەتە مەبەستی ئەوەیە لە ڕۆدینیەکەی شیوەگەر تۆ شتێکی خراپت بینی بێدەنگی بیلەوەی بکە ئەم شتە بگەین ئەگەر بتوانی هەوڵ بێت چاکی کەیتۆمانە بینیان چاکەیتەوە یان شتەکە بێدەنگێکی سەدی کێ لە بینی خۆت و خوایەوەمانە بۆی شتەکە زیاتر بەڵاو نەبێتوانێ و خەڵکی کەش پێی نەزانێ و ئەو کەسانەش نەکەونە دژمناتی یان کێش ئامین ئەجمعین یعنی لە مەسەلەکە تێبگا بۆ کەلیمە بۆ دوو کەلیمە تێگەێنێت ئەگەر تێبگات کەست بینیوە بۆ بۆنی زمانیەوە قسەی کرد بە تووشی کێشە بوو بێ زۆر هەزارها چی
چی بەسەرات تووشی وەرە بڕۆی مەرکەز و وەرە لە لای قسم کەس ناشرین بووە هەزار مشکلی بەسەر هات بە بۆنەی زمانێ زمانی باشە ئێمە وەکو موسڵمان تا چەند گرنگە ینی ئاگەمان لە زمانمان بێ کەلیمەی خراپی پێ بەکارێنین زیاد لە حەت لە هەموو حەدیث و ئاەتێکا لە پێشە باسی زمانمان بووە کاڵێ ئامان ئاغا لە زمانە بێت ئامان ئاغا لە زمانتان ئەی کەست بینیەوە بۆ نێ و زمانی و تووشی ئاوا کێشەی گەورە بوو بێ و دوایی حالیان بۆ خوار نەوەڵی حالێتم لە بین نییە باشە ئێمە وەکو موسڵمان تا چەند گرنگە کە لە مەجلیسێکا قسەی خێرمان پێ بوو بیکەین قسەمان پێ نەبوو بێدەنگی هەڵبژێ بێدەنگی زیاد لە حەجانیش ئەگەر هیچ قسێکی باشە نەزانی بڵین لە حاڵەتەیە ئەبێ بێدەنگ بێت چین بێدەنگەکە ئاڵتونە بەڵام مەگەر قسە بکەی ڕەنگە کەلیمەیەکی خراپت لە دەم دەرچێت نابێت مەجلیسەکە پێش ڕژێ و شێوەیەکی زۆر جارڕێن قسەیەک بۆتە هۆی ئەوەی کە دوژمندارێک لە نێوان دوو بنە ماڵەیە دروست بێت وڵا هەبە هەرەوەڵا زیاتر لە ناو ژنانە ژنان تۆزێک بەخوا ژنان تۆزە زمانیان باش نیە زۆر کەلیمەکان زۆر لێکە دەنەوە بەس پیا و کەمتر ئانی ئەرە وڵا زیاد پیا کێشاڵ ناگرێت زۆر وردی ناکاتەوە بەس ئەوان خانمان تۆزێک وردیەکە لە فلان و فلان و فلان وا و فلان وا و فلان کەواتە ئەگەر بێدەنگ بین زۆر جار سەرمان سەلامە تەماوەڵا زیاد لە حەتەوەڵا بێدەنگی ئاڵتونە پێشینانم قسەیان بەگاڵتە نەکردو حتممە زانیویانە ئینسان بە بۆنی زمانی و تووشی کێشە بێگەر قسە زۆر تاوان هەرەوەڵا ئەگەر زمان بۆستی سەر ڕەحەتە سەر ڕەحەتە ئەو قسەیان بۆچی کردووە مەوەستیان چی بۆ لەوە مەبەست لەو قسەیە ئەوەیە ئەگەر زمان بەباشی بەکاری بێنیت تێگەی لە شتی خراپە بەکاری نەهێنیت تووشی کێشە و مشکلە ناکات ئەگەر شتی خراپیشی پێ بڵێیت ئەگەر کەلیمەی خراپی پێ بڵێ تووشی کێشە دەکات کەست بینیوە لە تەجروبەی ژیانی خۆت بە بۆنی زمانی و تووشی کێشە و مشکلەی بوو زۆر کەس لە ژیانە تووشی کێشە و مشکیلا بێ بەهۆی زمانی و لە بەرەوەی شتە ڕاستیەکانی پێناڵێت واقعەکانی پێناڵێت بەڕێکی بەکاری ناهێنێت تووشی چی بووە تووشی کێشش یعنی هەیە لەسەر زمانەکەی تووشی کێشەی بڵێن دوژمناری بووە هەیە تووشی کێشەی تر هەبووی تر بە ئەنواع کێشە هەیە جاری ئەڵێن کەسی وا هەبووە کەلیمێکی خراپی لە دەم دەرچووە ئەمە دوای بۆتە هۆی دوژمندارێکی گەورە خۆی هەروایە قسەکردن وشەیە کە دەرپەڕێ لە دەمی ئینسان وەکو پیشەکێک وایە کە گەڕانەوەی نییە نایەتەوە جێگای خۆی جاکە نەشاتەوە جێگای خۆی بە دوچون بە ئەوم قسەی ئاکرێت کە کردوێتی لەسەرەوە کێشەی لێ دروست دەبێت ئێمە وەکو موسڵمان تا چەند گرنگە زمانمان ئاگا لێ بێ پێشەوەی قسەیە بکەین بیری لێ بکەینەوە بزانین ئەم خۆی هەموو کاتێک قسەیەک کە ئەیکەیت ئەبێ لە پێشا بیری لێ بکەیتەوانێ ئەنجا دوای قسەکە بکەیت بۆی کە تووشی کێشە نەکات زۆر قسە هەیە ئەگەر بە شێوەیەکی خراپی ژووترابێت با ئێمە بیگۆڕین بۆ شێوەیەکی باشتر بیگۆڕین بۆ شێوەیەکی باش بۆی کە کێشەی لێ دروست نەبێت ئەگەر کەسێک بۆ نمونە وتی فلانەکە زوای پێوزەوەکرێتەوە بڵێ نەخێر من پێم وایە ئەو ئاوای تۆ ینی قسەکە باشتر بەڵێ قسەکە باشترکەی بۆی کە کێشەی لێ دروست نەبێت ئاڵێن لەو حاڵەتانە ئەگەر تۆ بە ناڕاستیش قسەکە بە باشی بگەینی ڕێن خێر بێت چونکە تۆ هۆکاری بۆی ئاشتەوایی دروستکەی هەروایە ڕاستە کەواتە بێ زمانمان هەمیشە ئەگەر قسەی باشمان پێکردەوە بەکار بێنی بەس قسەی باشمان پێ نەبوو بێدەنگ هەروایە ئەگەر دەم بۆ سەر سەلامەتە ئەو قسەی عنی چی ئەو پندیان بۆچی بەکارێنەوە ئەو پندە بۆ ئەوە بەکار هاتووە ئەزای چۆنە زۆر نەڵێ کاتێککە تۆ زۆرە دوێت غەڵەت زۆرەکەی باشە کە غەڵەتیشی زۆرگەیتر لە هەموو شتێکەڵی تووشی هەموو کێشەیەەکە بێ باشە کاتێک کە ئەقڵ کامل بوو قسە کەمە بێت ئەقڵ بەکارێنێ کاتێکش کە ئەقڵ نەبوو ئەی بەسەریەکە هەرچی هاوە دەم تای ئینسان ئەگەر قسەی زۆر کرد ئەکری کریمی خراپیشی لە دەم دەرچووە قسەت زیاد کرد غەڵەتی شەکەی کاتێکیش کە تۆ دەم بووە سەر سەلامەتە ئەوە کاتەوە تێگەی باشە کەسێک بینیوە بە بۆ نێزمانی تووشی کێشە بوو ئەی چۆ ئەیزە تۆ هەر لەگەڵ
ئەش ئافرۆشەکە ئەشی ئافرۆشێ مناقەشەی زیاد لەگەڵاکە لەوانەیە لێت بچە بەگشتە لێت وڕەبێ ئەی چۆن ئەڵەن زۆر جا بۆ منەی کەلیمەیەکۆ کە کەسێک لە دەمی دەرچووە دوژمندایەتی خراپ دروست بۆ لە نێوانە دوو بنەماڵە دوو عیلە زۆر تەواوە بەڵام جاری واشکە قسە دەرئەچێ ناگەڕێتەوە باشتر وایە ئەو قسەی کە ئەیکەیت بیری لێکەیتەوە یان زۆر جار لە مەجلیسێکە ڕەنگە کەسێکی تیاابێ حەسکاش کێشە دروستکەم قسەی تۆ بەرێ هەنێکی شت بخاتە سەر و بەش بەشەوە ئەمڕۆ هەمووی وای لاتەوە تۆ قسەیەکەکەی بە چاک حەزەکە هەتاوانم پێ بڵم چاک پێت ناگاتەوە وەزیە کەلیمەم پێوتی غەڵەت بوو دەیتری پێوەنەرێ بۆ تەجارێتەوە کەواتە لەبەروی سەردەمەکەمان خراپەوە وەکو تۆڵێ ئەبێ هەمیشە ئاگا لە زمانە بە ینی قسە زۆر نەکە بگرە سەر سەلامت باشە وەکو مسلمان تا چەند ئاینی پیرۆزی ئیسلام ڕێنمایی ئەمەکە کە قسەی باش بەکاربێنێت ئەگە قسەی باشمان پێنەبوو بێدەنگی خۆی وە چەنە حەدیسی لەسرە هەڵێ کە لە مەجلیسێکە دانیشتیت قسە کەم بکە کاتێکیشە قسە کرد بە پێی پێویست بیکە یان پێشەوەی قسەکە بکەی بیری لێ بکەرەوە ئەنج بیت ئەی چۆن هەیە بەبێ بیرکردنەوە قسە سەر دەرەیە چاک و خراپەڵێ چاک و خراپ خەڵکم بینیوە تووشی کێشە بوو ئەی چۆن هەر خۆ دەیسێت لەگەڵ زەلامێکە لەگەڵ یەکێکی ترە زیاد لە حەدی خۆ قسە بکەم ناقشەی لەگەڵا لەوانی بێتە شەرتە ئەی چۆن لەوەی بێتە شەرتە کەواتە بێدەنگی زۆر جار ئاڵتونە ئەگەر ئینسان دەنگ بە ئەڵێ سەر سەلامەت مەبەستیان لە چی بووە گەر ئینسان زمانی لێگەڕە سەری ڕاحەتە بێ واللهی بەڕاستی مەشاکیلەکە ئەو نە زۆرە ینی پێویست ناکە خۆڵ قورتینە ئیشی خەڵکە بەڵێ ینی بەس لەوە ئاکات ینی تۆ ئەگەر علاقە نەبێ بەسەر کێشەی منەوە خۆشی سەلامەتە بیت کەواتە ئینسان ئەگەر زمانی بوەستێ کەمتر تووشی کێشای بەتاکیت کەست بینیوە لە تەجروبەی ژیانی خۆت بە بۆنەی زمانی و تووشی کێشە گەورە بوو بێ واللهی وەک بینی نابینێت بەڵام حتمما باس کراوە باسی شکرێت و بەڵام ناتوانین تەشخیصی بڵێ ئەو کەسە و کەسەیە بەس بیسوتە خەڵکی بەڵێ بیسرا و بینراویشانی خەڵک تووشی کێشە بووە لەسەر زمانی خۆی یا خۆجاری وایە لە مەجلیسێکە ڕەنگە کەسێکی تیا بێم قسەی تۆ ببات بە شقڵێکی تر و بێوی کێشە دروست قسەکەی تۆ ئەزانی چیە دایمە قسەی باش زۆر بەکەمی ئەگەیەنرێت قسەی باش ناگەێنێ بە حیاتی ئایسە وەرە زەمی برادێکی خۆ کە قەنەعاتی من ناکاتە ئێوارە لاچی پێ بگاتەوە بەس لەناو مەشمەیەکە بینەکەەوە بەڵام شتی باش مەدەحکە ساڵی مەتحەیەکێکم باوەڕ ناکەم چواکەنیمی پێ بگاتەوە قسەی خراپ زوو ئەگات بەڵێ ئەوە بەتاکێت کەواتە ئینسان لە قسە زۆرکردنە تووشی کێشە بەتاکێت ڕەنگە کەلیمێکی لە دەم دەرچێت دوایی دوژمندای پێشینە وتوانە زۆر ببیستە و کەم بدوێ زیاتر گوێ بگرە و کەمتر لەبەروی شت وەرگری باشێک وەک لەوەی کە معلوماتی پێ بێ باشێکە کەواتە پێشینانیش هەر بۆ وتیانە سەری ئینسان ڕاحەت دەبێ ئەگەر قسە زمانی بگیرێ هەروەی باشە ئەلم سەردەمەی خۆمانە زمانگرتن تا چەند وا لە ئینسانەکە کە ژیانێکی ئاسوودەتری بێ بە بەراورد بۆی کە زۆر قسە بکە والله تقریبا هەر عینەن شتەکاتوانە تۆ ئەگەر علاقە بەسەر کەسەوە نەبێ حتمما کەسیش لاقی نابێ بەسەرتەوە تەداخلی کێشەی کەس کەسی تەداخلی کێشە نابێ بەس ئەگەر تەداخلی کرد و کاتە خەڵکیش بە دوای کێشەی تۆ ئایتامان ئەگەڕێ بە دوای کێشەی توە و ینی وەک تۆڵەکردنەوەیەک زیاتر چونکە پێشتر تۆ تەداخلت کردووە خەڵکی جەوێت تۆڵە و مەسلێکی نیشەیە منطقەیە دوق ئەمە هەر لە دینە ئاەتێکە ینی تۆ علاقە بەسەر دەرگای ماڵی کەسی دەرگاو نایەت ئەوە مەبەستیان لە چی بۆ وتوانە ئەگەر ئینسان زمانی بوەستێ سەری ڕەحەتە بێ یان دەم بوەستێ سەر سەلامەتە بێت تۆ چۆن لەو قسەیان دێنێت وەڵی زانی چۆن مانای زۆرە تۆ بۆ نمونە لەسەر کەسێک لە هەر شوێنێکا بیت لە هەر جێگەیەکا بیت ئەهام بۆ نمونە باسی زەم و زەمکاری و ئەوانە وانە کەسێکەکەیت طبعا بە حیاتی قسەی باش ناچێتەوە جێی خۆی بەس قسەی خراپ یەکسەر گاتەوە ئەو کەسە تۆ هەتا ئێوارە وەسفی زەلامێک بکە پێی ناگاتەوە بەس بە یەک نەوع یەک چرکە بە خراپە باسی کە ئەو دقەی پێگاتەوە کەلیمێکی خراپی پێ بڵێ سەیرەکەی دوای ماوەیەکی کەم پێگاتەوە ئەو مەبەستیان لەو شتانەوە هاتووە کاڵێ گەر زمان بۆ سێسەر ڕەحەتە دایمە قسەی باشیش هەر باشە بەڵام قسەی خراپ ئەگاتەوە ژوێنی خۆی و دواتر تووشی کێشە ئای چۆن کاڵێ زمان بۆ سێسەر ڕەحەتە ئەوێ باشە کەست بینیەوە بۆ بۆنی زمانی و تووشی کێشە بوو بێ کێشە ئێستا هەمووی لەسەر زمانە هەموو کێشە ئێستا لەسەر قسە نیە قسە و قسەڵۆک و هەرەوەیە ئەم وایوت فڵان وایوت
هەمووی ئەوەیە بە تایبەتی ئەڵێن کەسێک زۆر قسە بکە ئەکرێ هەڵەی زۆر بکە ئای چۆن ئارەوەڵا زان دایمە کە لە مەزیەکیا دانیسی ئەوە گوێ بگرە ڕبعێکی ئەو جۆکردنی خۆ قسە بکە یان ئەڵێن پێشەوەی قسەکە بکەیت جوان بیری لێ بکەرەوە بزانام قسانەی تۆ هیچ کەلیمێکی خراپیتیان تەواوە یعنی تۆ نابێ قسە دەربڕانن باش نییە بیری لێ بکەرەوە جۆرە بنجیم قسەیە بزانە کەسێکیتیانێ لەو مەجلیسەیە دڵی بۆ قسەیە بگران بێت یا ئەو بگرێتەوە هەتا لەسەر زۆر قسەکردن جاری وایە ئینسانەکە ڕەنگە نیازی نەبێت کەس شتێکی خراپ بڵێ بەس قسە زۆرکردن واکە کەلیمەی خراپی لە دەم دەرچێت بەبێ ئەوەی مەبەست لە سایاسە ئەی چۆن تۆ بیر لە قسە نەکەی تۆ هەر خراپە ژەڵیت زۆر جارێک سە جار سوێنیش بخۆی بڵێ مەبەستم خراپ نەبوو تازە قسەکە دەرچووە و ناگەڕێتەوە ئەڵێ قسەکە لە زار دەرچوو ئەکەوێتە شارێ قسەکە لە زار دەرچوو ئەکەوێتە شارێ ئەوە دەرچوو لە زارێ ئەکەوێتە شارێ ئەی چۆن باشە وەکو مسلمان تاسەن گرنگە ئێمە ئاگەمە لە زمانمان بێت زۆر وەکو تۆ وت زۆر ببیستین کەم قسە بکەین ئەزانی چۆن خۆی مسلمانەتی زۆر خۆشە ئینسان لە دڵ و دەروون و بە ڕۆح مسلمان بی بە ڕۆح نەگە ها ڕۆح و کردەوە و تێکەڵ بێت تۆ من لە نوێژەکەی داڵخەو لە شتێک بێن نێکەی باشترە وانە خراپەیەکەی بیبەستی بە نوێژەکە تۆ هەر نێکەی باشترە بەس کە بۆ بە دڵ کردێ یعنی ئەم پەیوەندی ڕۆحیە کە لێنوان دڵ و دەروون و ئەڵڵای گیانە دروست بوو بە حیاتیش ئینسان تووشی کاتە ناتوانانی شتی خراپ بکەیت هەرخوای گەورە خۆی ڕێگەت پێ ئەو ژاوکاری دەکا تۆ یەک هەنگاو بنێەوە بەرەو ڕووی ئەو دە هەنگاو چاکەیەنێتەوە بەرەو ڕوت ئەو لێمە زۆر بەخشندەترە ئەو زۆر کەسێ بەخی ئەڵڵای گیان بەخشندە نیە هیچ کەسێک بەس ئینسان مسلمان هەرەوە نیە تۆ ڕاکەی نوێشکەی لە دەست نوێژەکەی ئەو بێ بەپاچی بیکەی هەتا ئەو دقەی تەواو بیت یە خەلەلیتیا بێ ئەو نوێژە دروست نییە خۆیتر هەمومانەوە ئازانی خی گەورە بمان پارێزی ئامین ئینشەڵڵا خی گەورە هەمومان پارێز وڵای من وا حاڵێ بم کە ئینسان زمانی خۆی بگرێ و باسی قسە و قسەڵۆک لەگەڵ خەڵکانەکە و زۆر لە کاتی قسەکردنیشان قسە نەکات چونکە باشی بێ ناوترێ ینی کەمتر قسە بکە زیاتر گوێ بگرێت بەڵێ بەڵێ باشە کەسە بینیە ببوونی زمانی و تووشی کێشە بوو بێ هەزاران کەسم بینەوە کە لەسەر زمانی تووشی کێشە و مەشاشیل بوون بەبووی خراپی کردو بەڵێ دوای تووشی نەتیجەیەکی خراپ بووە و بە ڕێڕەیەکی خراپە ڕۆشتووە باشە ئێمە وەکو مسلمان تا چەند ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ڕێنمایەمانەکە کە زمانمان کەم بەکاربێنین زیاتر گوێ بگرین وڵای من بەڕێی من زمانمان کەم بەکاربێنین جۆ بگرین لە خەڵک جۆکردنەکە باش کەم قسە بکەی کەمتریش تووشی هەڵای بەڵێ بەڵام ئەم کەسانەی زۆر قسەکەن هەڵی زیاتریشەکە وای بەتاشیت بەتاشیت کاتە دوعا بکەین خی گەورە بمان پارێ ئامین ئامین بە تایبەتی لەم سەردەمایە جاریوە تۆ لە مجلیسێکە قسێک لە دەم دەرەچێت کەسێک ئەیباتە شوێنێک و دوایی قسەکەت بووێت بەتاشیت بەتاشیت خی گەورە دوو گوێچکەی پیاوی یەک دەمی پیاوی واتە دوان وەرگرە اینجا دانێ بڵێ کەس هەماڵی قسەی چاکە نیە تا بۆی بکرێ ئاگای لە زمانی بێ لە هەموو شتێ سەر ڕەحەتە یعنی تووشیش مەشاکی لێ نابێت دەوەرە قسەیەکی چاکە بکە زانە کەس بۆ کەسێ ژەرمەوە بەس قسەی خراپەکە دەست بەدەست ڕوە بێدەنگی ئاڵتونە زۆر کەس لە ژیانە تووشی کێشە و مشکیلا بێ بەهۆی زمانی و لە بەرەوەی شتە ڕاستیەکانی پێناڵێت قسەت دەرئەچێ ناگەڕێتەوە باشتر وایە ئەو کچەی کە ئەیکەیت بیری لێکەیتەوە کێشە ئێستا هەمووی لەسەر زمانە هەموو کێشە ئێستا لەسەر قسە نیە ئەوە کە قسە زیاد کرد زیاد لە حەد دەڕوا زیاد لە حەد غەڵەتەکە ینی قسە زۆرکردن غەڵەت زۆرەکە ئارەوەڵا کەسە بینی بوونی زمانی و تووشی کێشە بوو بێ بە تاکیت ئارەوەڵا ئێستا ناوترێ بڵێم فلان فلان هیچ ناوی کەس مەمەستمەوەی تووشی کێشەی گەورە بۆ بوونەوە ئەی چۆن بەچە نافیت نەقۆمەوە بە بۆنەی زمانیەوە ئارەوەڵا وێڕە ئینسان جاروێ لە مەجلیسێکە قسەیەکە ئەو قسەی ڕەنگە کەسێک بە تایبەتی قسەی خراپ بەڵێن زووەگاتەوە بە تاکیت ئارەوەڵا قسەی خراپ زووەگات قسەی باس وەسفستەنا زۆر کەمە چاکە ناگاتەوە باشە تا چەند گرنگە ئینسان زیاتر بێدەنگی هەڵبژێرە گوێ بگرێت کەم قسە بکە هەتا توانێت من واڵ هەتا توانێت جۆ ڕاگرێ باشترە کەم قسە بکەی کەمتر تووشی بە تاکیدارە بەڵام زۆر قسەکردن ئەگەر مەبەستیشی خراپ نەوێت کەلیمەیەک لە دەم دەرەچێت تووشی کێشە شت وەرەگری شت فێرەبی لەو توێژەیە کاتێک زیاتر گوێ بگرێت ئارەوە باش ئێمە وەکو مسلمان تا چەند گرنگە زمانمان ئاگا لێ بێ
تووشی کێشەمان نەکە هەتا مناڵم هەتا تااقەتێ یاڵم جۆ ڕاگرە لە قسەی باش وەرگرە خراپەکان وەلانێ مەتای زۆر جارۆک وتمان قسەی خراپی زوو ئەگاتەوە کەلیمەیەکی خراپ فڕێدەی دوایی ئەگاتەوە شوێنی خۆی بەتاکی هەندێک جارێ دەڵێن دوژمنایەتیش دروستە بێ لە کەلیمەی خراپ وەرە لە پێشا پێم وتی دوژمنایەتی فتنی وا قۆمێل زۆر بە خراپیش دیژمانی زۆر بمان دیمانە لە پێشووترا هەر بە بۆنی کەلیمەیەکی خراپ و بەڵایەکی گەورە دروست بە تاکی ئەو پندە بۆ ئەوەیە کە ئینسان کەمتر قسە بکە وەک لەوەی کە زیاتر قسە بکە قسە زۆرکردن تووشی کێشەتەکە تووشی مشکلێتەکە وایە زۆر ڕاست باشە کەست بینیوە لە یان بیستوتە بە بۆنی زمانی و تووشی کێشە بوو بێ کەلیمەیەکی فرێدا بێت تووشی کێشەکرد بێت وڵی بۆی ئەرەوەڵا هەیە بەڵام ێستا بەخوا لەم دەقەیە لە خەیاڵمان نییە تووشی چی بووە برادەر هەیە یعنی لە خۆی قسێکی کردو لە کۆمەڵێکە دانیشتوین قسێکی کردووە کەسەکەی برادری پێی ناخۆش بووە خۆ ناکرێت لە تۆ دڵی کابرا عاجزکەی یانم قسەیە ڕەنگە کەسێک لە مەجلیسەکە بێ بڕە بیگەێنێتەوە شوێنی خۆی بەتایبەت یاڵن قسەی خراپی زووەگات وڵی ئەوە کەسی باش شتی وان ناکە تۆ کابرا تیرێکە تێگرێ بەرێ نەکەوێ ئەم هەڵی گرتوێتەوە و ناوێتی بەسنگتەوە کەوایام کەسە برادری تۆ نییە ئەگینا من و تۆ ێسا قسەیە بکەین لێرە کابراایکی ناحەز بێ بۆ تۆی بگێڕێتەوە یا بۆ کەسێکی بگێڕێتەوە هەڵبەت ئەم کەسە برادری تۆ نییە هاوڕێی تۆ نییە حتمما نەبە قسەی خراپیش یان شتی خراپیش ئەگەر بینی داپۆشینی باشترە وەک لەوەی بگاتەوە شوێنی خۆی ئەگەر فعلەن خراپەکەیش ڕوویدا زۆر ڕاستە زۆر ڕاستە شتی وا ڕاستە یعنی ئینسان ئەگەر گوێی لە شتێکی خراپ هەبوو تۆ بچی بژێڕیتەوە بۆ کەسێکی کە هەڵبەت شتێکی باش نییە بەس لە کۆتای هەموو ئەمانە بەهۆی زمانەوە ئینسان ئەگەر زمانی سەری ڕەحەت بێت تووشی ئەم کێشانە نابێت زۆر ڕاستە وایە بەڵام ئەگەر زمانی زۆر قسەی کرد مەبەستیشی نەبێ ڕەنگە کەلیمەیەکی خراپی لە دەم دەرچێت بۆی ئینسان دایمی خوای بیر بکاتەوە اینجا قسەیە بکە باشترە پێش قسەکردن بیر کاتەوە یامزانێ و کەلیمەی بەکارێنی ئەمانی چواردە کێشەی بۆ دروست ناکە هەر زۆر ڕاستە وایە بۆ ئەی بزانیت چی ئەڵێ تۆ سەیری دو سەیری داهاتوو بکەیت ینی پێشەوەی قسە بکەی بیری لێ بکەیت قسە بە برژێنە ئەو سابی دەرچێنە بی برژێنە ئەنجام ئەو سابی دەرچێنە باشە کەسە بینیەوە بۆ نێزمانی تووشی کێشە بوو بێ بەتاچیت چی ڕوویداوە ئیترەوەی کە خۆی پێخۆش نەبوو ئەوەی خۆی تەوەقعی نەکردو هەتا ئەڵێن ئینسان ئەگەر زۆر قسە بکە زۆر جار کەلیمەی خراپیشی لە دەم دەرچێت زۆر بڵێ ئەبێ ئەوەی زۆر بڵێ خراپی زۆر ئەوەی زۆر بڵێ خراپیش بەتاچیت وایە باش ئێمە وەکو مسلمان تا چەند گرنگە ئاگامان لە زمانمان بێ کەم قسەی پێ بکەین گوێمان زیاتر بەکاربێنی فەرمی ئەوەی کە لە بینی دوو ئەم دوو لێ وایە بیپارێزە خواژ و پارێزە بەڵام ئەگەر زۆر بەکاری هێنان ئەگەر زۆر بەکاری هێنا تووشی کێشە بەتاچیت وایە یان جاری وهەیە لە مەجلیسێکا کەلیمەیەک لە دەم دەرەچێ جاڵن کەلیمەی خراپی زوو گاتەوە شوێنی خۆی کەس هەماڵی قسەی چاکە نییە وانە قسەی خراپە تا بڵێ زووی گەین تەجێ وەسفسەنای کەسێک بکەی نایگەێنن بەس خراپەکە هەروە بوو جا ئەمە هۆکارە بۆ ئینسان تووشی کێشە بکە بەتاچیت باشە هەرەگەڕێتەوە بە زمانەکە بیگرە پارێزراوە پێشینانیش ئەویان بە تەجروبە وتوە حتمەن بینیوانە خەڵک تووشی کێشە ئەوان دەچیان و تۆ نەخشی بەردەوە بۆ ئەم سەردەمەی خۆشمان هەر ڕاستە بەخوا کەم کەس بەگوێیەکە بەس پندەکە بۆ ئێسەش هەر ڕاستە ئەگەر بیکە ئەگەر تەطبیقیکەن دەم بۆستێ سەر ڕەحەتەوە دە زمان بۆسێ سەر ڕەحەتە هەچی کێشەیە بە بۆنی زمانەوەی خی گەورە دوو جۆچکە یاویتە یەک دەمی یاویتێ واتە دووتە وەرگرا یەک گوتە بڵێ کەم قسە بکە زۆر کەم بڵێ زۆر ببیستە کەم بڵێ زۆر ببیستە کەواتە پندەکە لایەنێکی ئەوەیە ئینسان با کەم قسە بکە بۆی زۆر قسەکردن کێشە دروستەکە کەلیمەی خراپ و لە دەم دەرەچێ ڕەنگە غیبەتی پێ بکەیت دائیمەن لەگەڵ ڕێزما بۆ قسانی کە قسە زۆرەکەن ئەوانی کە زۆرەڵێن قسەی خراپ زۆرەکەن ئەوانی کە کەمەڵێن قسەی جوانەکەن دائیمەن ئەو کەسانی کە زۆرەڵێن تاوان لەگەڵ ڕێزما ئایا زۆری ژاڵێ شتی باشی ژاڵێ بەس زۆری نا ئەوەی کە زۆرەڵێ قسەی خراپ زۆرترەکەن پێشەوەی قسە بکەین باش بیر لە کەریمەکان بکەین و بزانین چی ئەڵێ جوانی ئەڵێ بیچێژە تامی کە بیچێژە اینجا بیبێژە بیچێژە اینجا بیبێژە یعنی باش بیری لێکەرەوە اینجا بێڵێ
یانەڵێ بیبرژێنە ئەنجابی درکێنە بیبرژێنە ئای نەشت بیبرژێنە ئینجابی دەرکێ کەواتە پێش قسەکردن باش کەلیمەکان وەک گۆڵی بیری لێ اینجا بڵێ طبعاً ئازاران کێشە بووە ببوونی چیوێ بەبنی قسەوە ئازاران قڵە کوژاوە لەسەر یەک قسە یەک کەلیمە یعنی قسەکردن بینیوە تووشی کێشە بوو بێ بەوەرەی هەزاران کەس هەزاران شتمان بینیوە بە بۆنەی زاریەوە بووە بە بۆنەی قسەیەکەوە بووە کەلیمەیەکەوە بووە شەڕی دوو بنە ماڵەوە خەڵکی تیا کوژاوە لەو شوێنە ئەو دەمی بگرتایە هیچ مشکلێ نابوو نە کەسە کوژرا نەمشکلە دواتە بە بۆنەی زاریەوە بواتە قسەکردن ئەبێ بزانی چی ئەڵێ دائیمەن کەم و پوخت کەم بڵێ زۆر ببیستە ئەو قسەی سەرەتامانە تۆ خی گەورەش بۆیە یەک دەوین پێداویم دووگوێ دوژۆ سەیریکە خی گەورە دوو گوێچکە بیا یەک دەمی پیاە واتە دوان وەرگرە اینجا دانێ بڵێ شانەکەش ئەگەر باش بوو بیری لێ بکەرەوە ئەنجابی دەرچێنە باڵە پێداوی عقلی پێیاوێ چۆن خۆخوای گەورە ئەموو شتەکانی بێحکمت لە کۆتایە لە زۆروتنە ئینسان هەڵە زۆرەکە لە کەموتنە هەڵەکەمە دائیمەن کەموتن سەلامەتترە لە زۆروتن زۆر وتن چاک و خراپی تێکەوێ کەم وتن سەلامەتترە کەم وتن زۆر جار هەیە مەبەستیشی خراپ نییە بەس لە زۆر قسەکردنا کەلیمەی خراپ دەگەڵە بێ کە زۆرە لە تێکەڵە بێت چاک و خراپی تێکەوێ بەرامبەریش نازانێ ئەمە چ مەبەستێکەوەتێتی بە خەڵت وەریەگری نا کە زۆری وت کابرا هەر کابرا زۆرە لێ کابرا زۆری وت هاڵێ زۆرە لە کەم کە زۆر وت چاک و خراپەڵی کە زۆر و چاک و خراپی تێکەوێ جا خراپەکە مشکلەیە خراپەکە زووەگاتەوە بەس باشەکە ناگات بەس دایمەن کەم بڵێ بیرکەرەوە کەم بڵێ ئەوەی زەرور بوو بیڵێ تووشیڵە نابیت و کاڵە سەر دەم بۆ سێ سەر ڕەحەتە دەم ناوەسێ بەس سەر بە چ شێوێ ڕەحەتەوێ بە قسەی باش هەر ڕەحەتە سەر دایمەن قسەی باشکە ڕەحەتە بەس کە زۆر وت قسەی باشەڵێ قسەی خراپێڵی کە خراپ وت سەر ڕەحەت نابێ و تاوە بەرزان ئینسان کاتێک بینی ئەم دوو لێوەی واتە زمانی زۆر بەکار هێنا ئەکرێ زۆر تووشی هەڵی بکە بۆیە پێشینان هەمیشە حەزەریان بەوە داوە کە ئینسان زمانی لێگەڕێ سەری ڕەحەتە بێ ئەنی کێشە و مشکلەی کەم تووشە بێ زۆر جار لە مەجلیسەکانە دەبینین کە قسە و باسەکرێ لە کاتی دەمەتەقە کەسێک باسی کەسێکی ترەکە ڕەنگە ئەم قسە بگاتەوە شوێنی خۆی چونکە شتی خراپە زوو ئەگاتەوە بەس وەسفسانای کەسێ بکەی زۆر درەنگاتەوە یان هەر ناگات بۆیە ئەگەر زمانمان پارێزین کەمتر تووشی کێشە بین وەک یەکی لە بەشدار بۆکانتی قسە ببرژێنە ئەنجابی درکێنەوەتە پێشەوەی قسە بکەیت باش بیری لێ بکەرەوە بزانە چی دەڵێ بزانە و کەلیمەی بەکاردێنی زەرەر نادا بۆ ئەوی دوای سەریشی سەلامەت بێ زۆر کەسمان بینیوە کە بۆنەی زمانیەوە تووشی کێشەی گەورە بووە دوژمنایەتی دروست بووە کوژران لە نێوان دوو بنەماڵایە دروست بووە بۆیە زمانمان هەتا بتوانین کەم بەکاری بێنین کاتێکیش بەکارمانێنا شتی جوانی پێ بڵین وەصف و سانای خەڵکی پێ بکەین نەسیحەت و ئامۆژگاری پێ بکەین نەمانتوانی بێدەنگەکە باشترین حاڵەت ئینشەڵا هەموو لە یەکتان سەلامەت بن زمانمان بگرین تاوەکو سەرمان سەلامەت بێ بەنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ